سڵاو من مامۆستا سومێ لە قوتابخانەی لیدەر زینا حکومیەوە ئەمڕۆ بەشداریم کردووە لە سمپۆزیسیۆم کە ئەمە دووەم ساڵە ئەنجامەدرێت. من یەکەم ساڵمە بەشداریەکەم کە کەشێکی ئارام و خۆشیان بۆ ڕەخساندووین کە ئەتوانین لەم جۆرە سمپۆزیسیۆم و کۆبوونەوەی مامۆستایانی هونەر سوود لە ئەزمموی یەکتر ببینین و ئاشنا بین بە ئەو مامۆستایانی کە پێشووتر نەمان بین و ئەیان بینینەوە. و هەروەها ئەمە هۆکارێکی باشە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پەرە بە هونەرەکەی خۆمان بدەین لە بواری بۆ نە سروشتا بێت یان هەر بابەتێکی ترابێت کە ئێمە پێشتر لە چوارچێوەی ژوورەکان و لە قوتابخانە و لەگەڵ قوتابیەکاندا وێنەمان کێشاوە، بەڵام ئێستا لەم سروشتە جوانە و لەگەڵ هاوڕەکان و مامۆستایەکانماندا وێنەکێشین کێشێکی زۆرتر و تایبەتری هەیە. ئامانجی من ئەوەیە لەوانەی هونەرە هونەر تەنها لە تابلوویەکە خۆی نبینێتەوە، بەڵکو ژیانی ئێمە هەمووی هونەرە، چ بگرە جلوبەرگ بێ، خواردن بێ، هونەری قسەکردن بێ، ئەم هەموو شتانە هونەر ئەیگرێتەوە. و هەروەها قوتابیەکانیشم هەوڵم یاوە کە ئەوەی کە لە توانامان بێ فێریان بکەم و ئەوەی کە هونەرەکەم هەیەتی پێشکەشیان بکەم. هەتاوکەریم مامۆسام لە مەکتەبی عادیلەخان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی شێوەکاری. دووەم ساڵمە بەشداری ئەم سیمپۆزیۆماکەم. دەستخۆشی لە چالاکی هونەری هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەکەم بۆ ئەم جۆرە چالاکیە بەڕاستی شتێکی زۆر زۆر تایبەتە لە بەرەوەی سەرجە مامۆستایانی هونەر بەبێ جیاوازی، مامۆستایانی شانۆ، مامۆستایانی بەشی پەیکەر سیرامیک خۆش هەمومان بەیەکەوە ئیشەکەین لە کۆبوونەوەیەکی ئاوایە. دەستخۆشییان لێ یەکەم هیوادارم ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ، یعنی تەنانەت حەزەکەم بێ بە وەرزی هەموو وەرزەکان بێنە دەرەوە. ئێمە بێگومان هاتنە دەرەوەی مامۆستایان خۆشە ئەگەر بگونجایە تەلەبەکانیشمان لەگەڵ خۆمانە بێنایە، بەڵام کە ناگونجێ بۆ ئێمەش زۆر زۆر گرنگە، ینی بەجێوێکی تایبەتەوە ئەوڕێنەوە بۆ لای تەلەبەکان. هەنێ جاریش واکە هانمانەیە ئێمەش تەلەبەکانمان بینە دەرەوە بۆ باخچەی قوتابخانەیان شوێنێک بێ نزیکتر لەوە، ئەگەر نەتوانین شتێکی ئاوا گەورەیان بۆ بکەین ئەتوانین بچووکراوەیەکی ئەمەیان بۆ بکەین.